لە چوارچێوەی بانگەشەکردن بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان، ئەنجومەنەکانی سۆران و خەلیفان و هەریر پۆستەر و فلێکسەکانی لیستی کۆمەڵ و کاندیدانیان هەڵواسی بە مەبەستی ئاشناکردنیان بە خەڵکی ناوچەکە. لە سەرجەم ئەنجومەنەکانی هەریر و خەلیفان و سۆران دەستکرا بە هەڵواسینی پۆستەر و فلێکسی کاندیدانمان کە سوپاس بۆخوا کادیران و وەتیمەکانمان بەو بڕوتینێکی زۆرەوە هەستان بە هەڵواسینی ئەم پۆستەرانەوە بە هەڵواسینی فلێکس و سەرجەم کەلوپەلی پێویست بۆ بانگەشەی هەڵبژاردن. بە دروشمی ڕازگۆیی لەگەڵتا دەبین و ڕازگۆ دەبین لەگەڵتان وەکو خوای گەورە ئەفەرمی وەکوون مع الصادقین و داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەندام و لایەنگرانی خۆمان و دۆست و خۆشەویستانمان دەکەن کە لیستی کۆمەڵی دادگەری 285 هەڵبژێرن بۆ ئەوەی ببینێ کاندیدەکانمان ببنە داکۆکارێکی سەرسەخت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو حەق و مافە یاسایانەی کە چەندین ساڵە لە بەغداوە دەستی پێ ئەکرێت بۆ ئەوەی سوور بن و زیاتر هەوڵ بدەن ئەو حەق و مافە یاسایی و دەستوری و نێتەوەی و نیشتیمایانە بەدەست بێنن و داواکارم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بەو لیستە بدەن. کادیران و ئەندامانی کۆمەڵ بە گوڕوتینێکی نوێوە هاتوونەتە مەیدان و کار دەکەن بۆ سەرخستنی کاروانی پڕشکۆی کۆمەڵی دادگەری کوردستان، چاوەڕێی سەرکەوتنێکی مەزن دەکەن. لایەنی دەسەڵات کە هەموو دەسەڵات و پارە و ئیمکاناتشی لە دەستا، بەڵام ڕازگۆ نەبوو لەگەڵ بەڵێنەکانیان لێ داوا لە هاوڵاتیانەکەن کە ئەو جارەی دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەڵی دادگەری وەبی ئەو پرۆژانەی کە ئێمەمانان تەقدیمەکەین لە پەرلەمان بە ڕازگۆی و بە چاوی خۆیان بین لە مەیدانی کردەی و عەمەلیدا. داواکار لە خەڵکی کوردستان سۆران بە تایبەتی مامۆستا ئەحمەد سۆفی لێرە مامۆستا شوانە شوان ڕەبەر یان دەنجی خۆیان بدەنێ لەبەر ئەوەی ئەوانە پیاوی چاکن ڕابردویان هەبووە سەریان بێخن لۆ ئەوەی یعنی موچە لە کاتی خۆی بێکورە ئەو موچە لە وەختی هەڵبژاردنێ نایە دیگە پاش هەڵبژاردنێ هەر نابینینەوە ئەوانە فێر بنە مەقەسیان هەیە لۆ موچە بڕینێ بەسە کە لە سەرنانی خەڵکیش بەسە با خەڵکیش تێبگا بەخۆ بێتەوە ینی بەڕاستی یانێگە دوو کە شایدیدا لۆ مردیەک بر پیاوی چاکە ئەو شایدیە قبولە هەموو خەڵک ئەزانی ئەوانە دز و گەندەلن. کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی ئەزمونێکی سەرکەوتووە لە خزمەتکردن بە هاوڵاتیانی کوردستان، هەر بۆیە بە شانازیەوە داوا لە هاوڵاتیان دەکات دەنجی خۆیانی پێ بدەن و کەمێک لە هەور و تەمی ئەو نەهامەتیانەی لە زوڵم و ستەمی زیاتر لە 3 دەی ڕابردووی پارتی و یەکێتی لە بڕینی موچە و جیاکاری و نەبوونی خزمەتگوزاری بەسەریان هێناون بە دەنگەکانیان بڕەوێننەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.